ئازان ئێستاش کاتێواکووە بڵابڕیاری لژنە ڕابگەێنین هەرچەندە سەختە پێم وایە هەمووشیان تەستیان لێ نیشتووە بەس لە سەرەتاو پێتان دەڵێم کەستان تا ئێستا نەدۆڕاوە لەبەرەوە ترسان کەمتر بێتەوە. ڕێبین چەند بە خۆدانی ڕێبین 45 پلەت بەدەستهێنا سەرکەوتوو پەرێشان 37 پلە 37 پلەت بەدەستهێنا عەشیر 47 پلەت بەدەستهێنا عەشی تا ئێستا بەتەڵی وەکو دوێنێ پێت وایە بە بەتەڵە مێنیتەوە پاڵەوانی ئەمڕۆژ؟ خۆت بڵێ دوێنێ پاڵەوان بوو ئەمڕۆژ پاڵەوانی گروپی؟ نەزانم. ئۆکەی کاک تاڕق پێم وایە ئەمڕۆ چیتە دەرەوە کاک تاڕق لێمان عاجز نەبی 48 پلەت بەدەستهێنا سەرکەوتوو. کاک بەشدار بە هەمان شێوەی کاک تاڕق 48 دەرەجەت بەدەستهێنا. زۆر سپاس. تەرزە 37 پلە لەگەڵ پەرێشان تا ئێستا یەکسانن. هێوەر 44 پلە. پاڵەوانی ئەمڕۆ کاک تاڕق و کاک بەشدارن بە کۆی 48 پلە لە 50 دەستخۆشیتان لێ یەکەم. ئومێدەکەم سەرکەوتوو بن منافسەیەکی باش دروستە بێت ئومێدەکەم بتوانن پارەی پێ بدەن زیاتر کار لەسەر دەنگتان بکەن بۆ بەرنامەکانی داهاتوو. لێرەدا دوو خاڵی گرنگ هەیە تایبەت بە ئێستاش لەگەڵ دکتۆر خەرق دەکەوینە قسەکردن تایبەت بە خات و پەرێشان لەفزی شارەکەت تەواو نەبوو نەشازیشت هەبوو تایبەت بە حرەکەش یەک تۆس حرەکەت کەمتر بوو خات و تەرزە لە حرەکەت و لە جوڵەی سەرکەوتوو بوو بەڵام وەستا و نەشازیشی هەبوو. پێشم خۆشە دکتۆر محەممەد هەندێ ملاحەزەی بدەم. بڕاستی هەری گرنگە ئەوە هەر کەس گۆرانیە مناسبی خۆ هەلبژێرە نەکو ئەو گۆرانیە تەسەور بکە بۆ خەڵکێ خۆش ئەو یاد دووە نسبەت حرەکە وەزیفاوێ هەیە نابە زیادە بە و نابە کەم زیادە یعنی ئەو گەلێکی مەرە تەوازنێکی چێکە و ئەو حرەکەشی پێویستە حەسبی ببهرە دکتۆرە ئەو ئیشێت هەیە ئێستا بخۆن دەکەم حەسبی تێکست بە تێکست چت خوازە بە ئەو شێوەی حرەکە لێ چێت وەکیدن نابە نقطەك بنجي مامۆستا هەرکەوت پێشیان بدایە نسبەت طبقاتێکی مناسب نەبوو زۆر نسبەت نطق حسابەیە بکە و نسبەت ڕاوەساندن ئێمە وەک لێژنان حەسێب دەکەن گشتبیرە کردە و مشکلێکی گەورەی بەسەر تەئثیر دکە سەبارەت کاک تاڕق و کاک بەشدار هەر یەک بشێوەکە پێویستە ئەو شێوەی ئەو تایبەتمەندیە خۆ بەیانی هەر سەر تەرکیز بکە. سپاس هەر ئەو مەڵە مامەسەتەوە دیارە لە هەموو بەرنامەکان تەنگی تۆزێ بەرزکەوت جەنابشت باس کرد اختیاری گۆرانی زۆر مەرجە بۆ گۆرانی بێش هەستمان کرد ئەمڕۆ کاک تاڕق لەبەرەوەی اختیاری گۆرانیەکەی لە جێی خۆی بوو لەکەی بەرەو پێشەوە ڕۆی بەڵام بۆ خات و پەرێشان و خات و تەرزە خات و پەرێشان وەکو تۆنی باش بوو بەڵام تۆنەکەی دەنجی نزم بوو و نوتقی سۆرانیەکەی لە شێوەی خۆی نەبوو وەکو گۆرانی ئەسلەکەی خات و تەرزە حرەکاتی لەو باشتر بوو ڕاستە دەرچوونیە بوو لە ئیقا و تۆنیش تۆزەکە بوو بەڵام لێرە دەتوان بڵێن وەکو یەکتری یەکسان بوو لە دوا ڕۆژێشدا بۆ ئێوە باشترە ئەگەر اختیاری گۆرانیتان کرد با گۆرانێکە ساڵ بێ بەڵام لەگە دەنگتان دکتۆرە والله دیتم تەرزە بە بادینی بە قووەترە پەرێشان بە ناحیەی نطق بە ناحیەی حرەکەتی یعنی لەفزەکەت باشتر بوو ئەوڕۆ زۆر سارد بوو یعنی گۆرانیەکە نە تەبەقەی تو بوو ڕاستی بالنسبة للترزة
تەرزە لە حرەکات باش بوو لە ئیقاع باش بوو لەسەر شانۆ باش بوو جارێک دەگەڵ گۆرانیەکەی باش دەهات جارێکی دی ڕاوە دەستاوە لە جێی خۆی بڵێ بەس لە هەمووان یعنی لە پێشان زۆر باشتر بوون بەس دیارە گۆرانیەکەت باش حەفظ نەکردیە ئەو بەڕای من من گۆرانی کترم ئامادە کرده بوو ئیتر ئەوەم گۆڕی لە بەرەوەی نەمتوانی بڵم باش بەرحەڵ مشکلە نیە مشکلەوە نییە باش. دەبیتن مادام بگەنە ئەو قۆناغی دەبی گۆرانەکەی باش حەفظکەن و حرەکات کەمە چەند لە مێژەماندی دەبین حرەکات فێرەکەین ئەو فێرەکەین یعنی ئەو مەرحەڵەی ئەنگۆ ئێستا گەشتوونە زۆر بەقووەتە و ئەوی دەربێش یعنی نەمعنای ڕۆی نە گەشتە مەرحەڵەکی زۆر باش زۆر باشە زۆر سپاس دکتۆرە مامەسا هیچ من حەزەیەکت هەیە دەستێکی ئەس دەست خۆشی لەوامیاتان ڕاستی هەموو نەگەم بەرکەفتینە وین هەمێژی خودداشیانە سەبارەت عاشیر و کادڕێدین ڕاستی شیانێت وەرگەلێک ئەبروکە دو هونەرمەندی ڕاستی زۆر دەور هەبوو هەر کەسێکە شوێ ستایلێکی تایبەتی هەیە و ئەگەری هەسا بەردەوام ڕاستی باش دەستخۆڕینە سەبارەت کاک هێوار ڕێگەکە بۆ خۆی گرتی شێتن کۆنتڕۆلێ لەسەر لەژنێ بکێتن لەکە باش بینیتن باشترە سەبارەت پەرزەخان کۆنتڕۆل کردن سەر تۆنا دەنگی نەهەن باشە شیانێک محەدەت بیتێ هەڵبژاردنە سرانی نەهەن باش بوو سەبارەت پەریشانژی فۆنەتیکە یا دیالیکە یان لەهجە یا سۆرانی نەهەن باش بوو دیتنا من گۆرانی یان سترانە یا بادینی گەلێک باشترە تو بێژی یاسۆن چکۆ فۆنەتیکە یا وشت سترانە سۆرانی نەهەن باشە و نەشازیجی گەلێک پێدا بوو بەس شێوەکی گشتی هەمی باش بوو دەستخۆشی بەمیان زۆر سپاس ئێستاش دوابڕیاری کە لیژنە داومانە سەبارەت بە خات و پەرێشان و خات و تەرزە هەرێک لەو دوو بەڕێزە دێنەوە پێشەوە یەکی کۆپلەیە گۆرانی لەگەڵ مۆزیک باوکاری گروپی مۆزیک دەڵێن پەرێشان خانەکەم جاجە نابێت وەرە گۆرانی ئەڵێن و پاشانیش دوا بڕیارە دەینەوە لەسەر کامتان ئێستاش دوا بڕیار ڕدەگەێنین بە بڕیاری لیژنە وا دەرکەوت 4 بڕیار بە 1 بڕیار کەوتەوانێ ینی 4 لەسەر یەکێکیانە 1 دانەی کەشیان لەسەر یەکێکیان بوو ڕای 4ەکە زیاترەکات ئێمە ئومێدی بەختەوەری و سەرکەوتن بۆ ئەو خاتونەی تر ئەخوازین ئومێدەکەین دڵی لێمان نێشێت ئەمڕۆ تەرزەخان سەرکەوت پەرێشان
ماڵاوە لە ستۆری ئەستێرانە داوای لە بەکەین ئێمە یەکەم سەپۆتۆ زۆر سپاس. لناو شبات کتاری لناو دریای